بەناوی خوای پەروەردگار سڵاتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەم ڕۆژ لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تری پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بڕگ و بابەتەوە بۆ هیوایکە بابەتەکانمان وەکە میشە بە سوود و گرنگ بن بۆ ئەوەی ئازیز و ئێوەش تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. تەوری یەکەمی بەرنامەیەم ڕۆمان قسەکردنە لەسەرەوە کارەکانی بەردەوامی کۆچی گەنجان بۆ وڵاتانی دەرەوە بە تایبەتی ئێستا بە پێی هەندێک لە ئامارەکان یاخۆت ڕێکخراوەکانی تایبەت بە کۆچی گەنجان باسەوە دەکرێت لە ئاسنووری پارێزگاکانی دوهۆک وە بە تایبەتی لە منتیقی زاخۆ و دوهۆک ئەمجار پارێزگای هەولێریش اینجا دێتەوە ناو سنوورەکانی سلێمانیش کۆچی گەنجان هێشتا بەردەوامە کە تەوەریەکەمان قسەکردنە لەسەرم بابەتەوە لە دوهۆکەوە میوانێکی تایبەتمان دەبێت. تەوەری دووەمیشمان پرسێکی تایبەتە بە ئافرەتان بە تایبەتی و هاوکارم شەیداخان لە ناو نەخۆشخانەی بەخشینەوە میوانێکی تایبەتی دەبێت لەسەرەوەی کە سوودە و زیانەکانی مناڵبوون بە نەشتەرگەری کە بابەتێکی تایبەت پزیشکی وە تایبەتە بە ئافرەتان هاوکارمان شەیداخان پێشکەشتان دەکات. دوو تەوەری سەرەکی بەرنامەیەم ڕۆ دەبن لەگەڵ کۆمەڵی ڤیتی تایبەت کە بۆمان ئامادەکردن یاخۆدە و چالاکیانی کە لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدرین لە ڕێگەی پەیامەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. وەکە میشە دیارە بەرەبەرە نزیک لەناو وەرزی پاییزین و نزیک دەبینەوە لە کەش و هەوای باراناوی پاییز و داوەزینی پلەکانی گەرما با بزانین پێشبینی کەش و هەوا بۆ ئەمڕۆی شارەکانی کوردستان چۆنە.
ڕۆژی ڕابردوو سیمینارێک تایبەت بە پرسی گەنجان و هۆکارەکانی کۆچکردنیان بۆ دەرەوەی وڵات لە دهۆک کە دیارە ڕێکخراوی ئەلەند بۆ دیموکراسیکردنی گەنجان ئەم سیمیناری ڕێخست بوو. بۆیە لەسەر هەمان پرس ئێمە تەورێکمان ئەمڕۆ تەرخان کردووە لە دهۆکەوە بەڕێز کاک شێرزاد محەممەد سەرۆکی ڕێکخراوی ئەلند بۆ بە دیموکراسیکردنی گەنجانمان لەگەڵە کاک شێرزاد سڵاوی خوا لێ بێتەوە ئەم کاتت باش. ئەو کاتت باش زۆر سپاسان دەکەم بۆ دانانی ئەم دەرفەتە بۆ ئێمە. سپاس بۆ تۆش کاک شێرزاد ئەگەر لێەوە دەست پێ بکەین هەندێک ئامار یا ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات پێمان دەڵێ ئامارەکانی کۆچی گەنجان لە سنووری هەولێرەوە بە تایبەتی دهۆک ئامارەکە زیاترە. ئێوە لەم ڕۆواڵێن چیەوەندەی کە لێکۆڵینەوەتان کردبێەوە زانیاریتان هەبێ ئەمە تا چەندە ڕاستە لە سلێمانی و لە شوێنەکانی دیکەشە هەن بەڵام ئایا لەوێ هێشتا لێشاوەکە بەردەوامە؟ بەڵێ بڕاستی ئەف چاڵاکە دیمە ئەنجام داینە چاڵاکێکە ڕێکخراوە ئەلەند بوو بەرکو و چاڵاکێکە سریپی بوو نانی سەکۆی پشکداریە گشتی بوو و پێک هاتیەش چەندین ڕێکخرا و کەسایەتی و ئەکادیمی و ئەنجومەنێن پارێزگای و هەروەسا ئەندامên پەرلەمانی مە ئەنجامدا بوو لە پارێزگا دهۆکێ بەس مەگویدا بوو ڕاستڤەکردنێ بکەین یا دوێژی سەیدا شاڵاوە کوچکردنا گەنجان بوو دەربەی وڵاتی ئەڤرو لە ناو هەمی جوواکên cîhanê de bi taybetî di civakê Iraqê û Kurdistanê de dan pê hatiye dan bi fermî yan nefermî gencayetî wek prizgeheka civakî hatiye nasîn her wesa hemî welatan yanî kûçkirin bû derveyê welatî ya berdewam belam li Iraqê û li Kurdistanê û yanî ew devera rojhilata navberast kûçkirina gencan bû derveyê welatî neya rêkxistiye. Yani çawa neya rêkxistiye ji ber ku pirêkên naşerî çine derveyê welatî. Belê bû pisyarete jî belê taku niho kûçkirina gencan bû derveyê welatî ya berdewam e belam wek data hîç datayeke fermî destê me danîne. Belam ew data hene ew datayên sosyal medya belav dikin ew jî net fermîne belam me datayek dest me keftiye ew jî dataya ew e ku li konsolgeriya Tirkiyê li Duhokê van dû mehên çûyî da pitir ji 11,000 kesan vîze wergirtiye bi egerê çûna yanî biçine siyahetê û her wesa çareseriya tenduristî. Lewra em bînîn ev jimare wergirtina vîzan neya asayiye. neya asayiye berawirt mehên borî da. زۆر باشە کاک شێرزاد دەبێ بزانم ئێستا بابینە سەرەوەی هۆکارەکانی کۆچی گەنجان بەگشتی بۆ دەرەوەی وڵات بۆچی ئەگەڕێتەوە لە ئێستاش دەوات هێشتا هەر بەردەوامە ڕۆژانێک ڕەنگە گەر دەرگای تورکیا بەڕێ وڵاتانی ئەوروپا کراوە بوونە یا بە ئاسانی گەنجێک بە 20 وەرەقە 15 وەرەقە بیتوانی بە بگاتە وڵاتانی ئەوروپا تا حدێک دەیانوێت بۆ نمونە ڕێگا ئاسانە بۆیە دەڕوە بەڵام ێستا ڕێگاکان هەر سەختن و قورسایی و مەترسی خۆیان هەیەنە بەڵام سێرەکەی بەردەوامی ڕۆشتنی گەنجان یا ڕۆشتنی گەنجان بە لێشا و بەردەوامی هەر هەیە بۆ وڵاتانی ئەوروپا هۆکارەکانی ئێستا چییە؟ بەڵێ li dîf rênimay û herwesa yasa û rêsayên nêvdewletî kûçkirina gencan yanî tiştekî normal e bû welatekê dî ew jî yanî bû xweşguzarkirina jiyaneka baştir ji ber ku gencî timoh hene xwezî hene ku jiyaneka baştir da bicît belam li devera me cenabête pisyarek kirî eger çine ku genç biçîte dervê qesta dervê welatî biket genç zor eger hene ku qesta dervê welatî ji wa egerên yekem
اگرین آبورینا افرو ام بین امت قیرانه که آبوری داد جین نبونا موچان و هر واسه نبونا دلیون کاری باوک هب خو یعنی نشد خوب خودان کرد وجا يعني نشد نكارت طموحت عن خوزين جنجي بينتجي وكي بابا كي كو تش دراف دسيلا نبن تش نشد مزخي دي تشوشت يعني او جنج طموحنا جنج يعني اشتكي سروشتك وطموح هبن وهروسا كو خزان آن دستهلات کو طموحها بو چقدر خدمت گذاری بو چقدر داکو طموحیتی بینتجی هر واسه آبوری به تایبتی لدهوک پارزگاه که اجوا پارزگاه کو آست هجاری زور بلنده و هر واسه یه نخویندواری و هر واسه آستان گدی جانا آستان گن روشنبیری جواکی نداد پروری هر واسه نبونا باوری جواکیه باوری بخوب هبون هر واسه باوری بخزانه باوری بکسوکی یعنی باوری بخونبون جی اوجی آری شکازود مزنه کو گنج افروته دا نالید هر واسه نبونا داد پروری جواکی او جی زور گرنگه یعنی کد بینید کو داد پروری نبود یکسانیا نبود زور میمه برام بره ما آری شکادی ده بید بره ما البره نبونا یکسانیا رگزی جای او اوت مثلا اوت شنه در و اغلب يعني نقطة بتر نقطة أو رجازينير شنا درب ولاتي بلام ما هي رجازيميجي براستي رجازيميجي زور تشاو سوايا بلام أو يتبصر والمال نشتيا هر واسطة بيش جوها بدنا جنجان تهميش الشباب او جي اگر که زور مهمه کو بشتا خارب پیش گوها بدنا گنجان بتایبتی اون چنه دربه ولاتی اون لشساق و خودان موهبه و خودان طاقه و خودان حس کو ولاتی ما کار به هیا کو فایده کی لب کرد بلام ما تیخکادی هیا یا خودان پیداویستن تایبت او گنج او جی تپسرن و تکفتینت گلک آریشانده زۆر باشە ئەوەی کە ئێوە تێبینیتان کردبێت زیاتر ئەوانەی کە کۆش دەکەن خێزاندارن یاخۆت هێشتا خێزانیان پێک نێناوە و مجەڕەدن دەیانەوێ ڕوو لە وڵاتانی دەرەوە بکەن. راستی دیف ما گویی ما آمارک درست و نیه لپی مدرکوام بیشین ما وارد نکبکن چون که آمار اوت ما گویی او آمارک دست مثلا دست مدهای اوت چند ویزا ولد گرن اوجی بدو اگر چنه در بیولات ایک یا تندرستی یا دی یا گشت و گذاری وجال ویرا راستی چپنه بید يعني بادوك ام همي يكودود ناسين يتهين يعني راستي خزان جيتين بخزان بچن و يعني او اوت خزان اوتشن بار ابوريا و گلك باشا بلام زيد يعني زيدتر اوتشن دربي ولاتي اون گنجن اون راستي اون خوزی و طموحینو اون کدوین بار خوی یعنی بار خوب یعنی کو برای باشتر بنو و طموحنا جیانا که باشتر بره یعنی بخوب بجین اون قصد در ولادت کن. زۆر باشە کاک شێرزاد باست لە خراپی بواری ئابووری کرد ڕەنگە هەبێ دووسێ دەفتەر بداتە خەرجی ئەوەی کە بە مەرجێک بگاتە وڵاتێکی ئەوروپا یاخود بگاتە ئەمریکا یا کەنەدا ئەگەر خراپی باری ئابووریە سێ دەفتەر تۆ توانی باشترین ژیانی پێ بکەی لە هەرێمی کوردستاندا ئێستا دەیان گەنج سەدان و هەزاران گەنجیشمانەیە ڕەنگە داهاتی چەندین ساڵی تەمەنیان تا ئێستا نەیانتوانی بێ 50 وەرەقەش کۆ بکەن و چە بگا بەوەی کە بە سێ دەفتەر تەنها لە ڕێگەی چون بۆ ئەوروپا سەرف بکەن بەڵام ئایا گەنجێک کە دێت سێ دەفتەر دوو دەفتەر سەرفەکە لە ڕێگەی گەیشتن بۆ ئەوروپا ئەمە هۆکارەکەی چی ئەم گەنجەکە هەرێمی کوردستان و نیشتیمانەکەی خۆی جێدێڵێت راستی من آماجه به چندی دا کو نبونا باوریه وقتی يعني اديب ابي اخفني جواب برسواتا ابي كاني تشدم فيلسوفك المانيا وقت قلت يا حاكم داران قلت يا وان بو من نف جرينجا تو بو من باغبي يعني قالك باغبي بو من جرينجا من باورينا ما
باوەڕی زۆر گرنگە وەختێ مرۆڤ باوەڕی نەمینیت ینی زۆر کاران کرد ئێکیشوان کار نەبوونە باوەڕیە و ئەوە ku mirov welatê xwe cêbelît û biçîte derbê welatî. Herwesa vêre nimûne yanî dihî me li wê ew rûniştina penala kir ya SDP yanî êkî ji we gencan hatbû majistêr hebû û sayeq teksî bû. Yani o majistêrawî ji wan majistêr wan bawara dabû ku barê me pêtivî. Kewata me gencekê piştgû havêtî, me yê tehmîş kirî, her wesa me hendek gencet behremendê tên, xudan şiyanê tên, em biyav û mecalî nadayne yanî behra xwe ew evêtî şarazaya xwe û xizmetawî bi xwe diyar kirin. Bilekis em biyavê jî mecalî jî nadayne belkû em miharibawî jî dikeyn ku ew çi postan an çi wernegrin. زۆر باشە کاکشێزاد کەواتە و بارودۆخی کە لە هەرێمی کوردستاندا هەیە نەبوونی متمانە و نەبوونی ئازادی و ڕادەربڕین تا چۆنە لە یەکیان دەدەیتەوە پەیوەندیان بۆ یەکەوە هەیە لەوەی کە ڕەنگە زۆربەی گەنجەکان لە لایەکەوە نەبوونی متمان لایەکەوە نەبوونی ئازادی و ڕادەربڕین وەکاریەوە بێکە وڵات جێبێ هەڵن. بەڵێ بڕاستی ڕادەربڕین نمونە ئەوە ڕادەربڕین ینی me gencê tepesar kirî li mal jî radebirîn nîne navxêzanê. Kewata ge navxêzanê da nebû navcivakê jî da nîne. Kewata me rolê wê jî nedaye yanî niho me meselan pêtiviye dîf reşnivîsa yasa Herêma Kurdistanê ewa têde nivîsîn wê destûrê tiviya rêjek bête terxankirin bû dananan cihên durustkirina biryarê da tiviya 20 satê kêmtir nebin yanî ku biçine biryarê da. Belê em dam û dezgehat ku an mazderê biryarê em nabînîn genç rolê xwe bîn. Kewata me gencê tehmîş kirî me piştgûhê xistî et xêzanê da, et civakê da û et durustkirina biryarê da. Kewata ew î çi rêk namînin. Bes rêkeke hay piştê dervê welatî da ku xweşguzariyaneka baştir bibîne. Nûke jî me gelek heval derve hene. Nimûne me gelek heval hene nûke gencet me yedbûyne şofêrê firokahan. Yani frokawanan yani qiyada tayara hajutnet kan yani serkedayetiya hajutna tayarat yani frokat kan. Kewata vêrê ew di rolê xwe pitir bînît û behremend da û divêt xizmetê biket. Bedaxewa ew xizmeta li wêrê diket em vêre mecalî nadayne ku wê xizmetê bû meket. کاکشێزاد بەگشتی ئاماژەت بە هەندێک هۆکار کردووە بەڵام دەمەوێت زیاتر لەسەرەوە بوەستمەوە. ئایا نادیاری چارەنووس و داهاتووی گەنج چەندە کاریگەری هەیە لەسەر بڕیاردان بۆ جێهێشتنی وڵات؟ ez bînim karîgerî gelekin yanî şwan ku welatî bi cih belit. Yanî şirîntirîn tişt welatê mirovî ye. Yanî wextê tu biryareke dey welatî bi cih pêlî ez bêjim xwekuştina intîhareka muwatine ye. Yanî xwekuştineka hawlatîbûnê ye. Kewata te hiç hawlatîbûn zor tişta bi xwe vedgirît. Kewata te hemî bendê hawlatîbûnê te ji dest dayne. Berhindê tu qesta dervê welatî dikey. زۆر باشە. ئێستا چی بکرێ بۆەوەی کە ئەم لێشاوەیە ئەم کۆچی گەنجانەی کە هەیە زۆر جار بە لێشاو و هەیە تەنانەت منداڵەکانی دەخاتە مەترسیەوە بە مەرجەگوگاتە بە ژیانێک کە لە ئەوروپایەکە لە دوورەوە باز دەکرێت کە ژیانی ئەوروپا و ئەمریکا چۆنە. چی بکرێ بۆی کە گەنجانمان وشار بکرێنەوە و خەڵکمان وشار بکرێتەوە لەوەی کە هەرچەندە ئێرەش سەخت و تاڵ بێت بەڵام دوجار تەحمل سەختیەکانی نیشتیمان تەحمل بکرێت ینی ئەم مەترسیە نەخەنە بەرژیانی خۆیان و ڕوو لە وڵاتانی دەرەوە بکەن. ڕاستی ئەم نۆتۆیەکی مەلبیرە نۆتۆیەکێ خەڵکی بەر ئابووری چوونە دەربەی وڵاتی بەڵام
حتی راده کی یکسانی هبو داد پروری و کمالاتی هبو بدایتا سرهلدانه بلام پشتی و از بینم چهار سر اون نانی کو داد پروری هبت یکسانی هبت یکسانی هبت هر وصا يعني رخصاندنا کاران هبن نمونه نکه مثلا کرت تایبت اگر بری نکه ویره ام ریویو بکن مسح بکن دی بینین اوید کارت تایبت شد کن پترش پنجی ساعت نه خلکی کردستان نه خلکی دوهوک نه خلکی اولات دورو برن کواتا رخصاندنا کاری بو گنجان کرت تایبت و هر وصا بلند کردنا آسته و شیان گنجان همی بواران دا که ام گنجه برهمهنر دست خوبه بخین نه گنجه که دانی پوبجی و راستی نکات بیا ام گنجی آوا کن دا که ام اکو خدمه گنج آوا کر ام ده گنجه که برهمهنر دست خوبه بخین کو خدمت اولاتی بکد و هر واساجی وقتی ما پیتب گنجی دا ما شیانتوی بلند کردن او ده باوری بود رزبت وقتی باوری بود رزبو ده چه کار استاد بین اثر ده تحملی کتو چکو ما باوری دایه هر واسا ام تبیا البچیکاتی دست بید کن مثلا نمونه وقتی بچیک نوکل دیگ بید وقتی دیگ شیر خود داته وقتی سر خوه جان نبید تو بخورتی بده ایلا بخور تفیا ام يعني الويري دست بکن و دوام جی قطاب خانت خو آستوا بلند کن پیمانگاه آستوان پروردهی بلند کن زانکو اکادمی ام آستوا بلند کن ام گنجه که آوا کن کو یدرسوس کو دلیوی پولاتوی بسوجید کو گنجه که برهمهنر بد کو ولات استفاده لبکد بلام بس بشرطه که ام هندک يعني هندك يعني مافن جنجينا ام بدينه مافن جنجيجي ام بدينه كو ام بيتا بدين بشكداري البرياري دا بكن الخيزانه دا الجفاكي دا الدسالات دا ام برساوي بكن ام دي بروجيك جنجان آوا كين تبقى برساوي بكن تشد بدنا ايكي دي بدلاوي بير بكتو و بوي بروجاندان تبقى ام راستي ابرو ام همي بيكول بكن اركي ما سرملي ما هميوه كو ام بيكول بكن کو ام اوی گنجی برف پیش ببینو و شیانتی بلند که زۆر باشە کاک شێرزاد کەواتە کێ بەرپرسە لە هۆکاری ڕاونانی گەنجەکانمان وە کێش بەرپرسە لە چاکردنی بارودۆخەکە یا سازاندنی ئەو بارودۆخە بۆی کە گەنجان ڕوو لە وڵاتانی دەرەوە نەکەن راستی بەرپرس یەکێ جواکە خێزانە دەسهەڵاتە و چارەسەرکردنجی هەموو هەر ئەمن ینی خێزان دەسهەڵات جواک ئەم ئەڤەل ئەرکێمە هەمیۆیە بەڵام ئەرکێ سەرەکی سەر دەسهەڵات دەمێنیت دەسهەڵات پێتیڤە دەسهەڵات پلان هەبن پلانە ساڵانە مە وەزارەتە پلاندانان هەی تڤیا پلاندانان پلانا دانید که اف ساله ده يعني ديف بلانه كأف ساله ما ديف احتياجات ما چنه او ما بيتيفي چنه ام گنجان داباش كين يعني ام فير كين مثلا نمونه نوكا هنده تشتيتين يعني خلق بخو تشت يعني بيقوي كودا صلاة آن حکومت برای بتفخود شد که هنده تشتین زیاده ترین شپیتیویت ما که وقتا اوده فشلینی تیوی ام نمونه ما هنده مثلا هنده طماطه دوین تیوی ام هنده کشتوکالی
ام هاندين يعني هم دي كاركران بين جندانو ودي أبي نسبة ندرة وكي نمونا تشتكي زيادة جيبيت يعني بكم تتا حساب كذا ورات في ام راستي ام جنجي بيشتجوه نهاوي چونكي جنج دو حدنا يعني دو سرة آن دي خلقه کی برید آن دي خوب برید تبیا جنج ام پیتی گلک بدین هر واسه ام گنجه که يعني گنجه که هوشیار آواگن چونکی راستی گنج هزا گهورینه هزا کارکرنه گنج هزا که زور مزنایی او گهورین جهانه و هر واسه او گهورین جهانه بجا آبوری جواکی رامیاری همی گهورینک گنجای کردی دست گنجای تدهید پیتوی ام زور پیتی بدینه گنجان بلام پیتوی اما من نمونتی با زانکوجی بیت سرخط زانکوجی جهه که بحثیه جهه که تبا اوجی بحوثات بنویسید سر چوانینا پیش خصنا گنجان بلام بداخوا نهو ام زانین کو چونا گنجان بودر به ولاتی یا هیو و پروژه کام مازن چونکی ملاس همین برات آغبید سوشال میدیایت آغبید چندین کانال آغبید راستی امنده جبر گوی خودین انده کانالان ام بیشین گنج نمان کردستان و دوهو که نمان کواتا واقع حال گنج دچیتا دروی ولاتی پیتویه ام وجب تشتا دربي ولاتي ما تشكو حقيقي مشروع يعني بشي يعني غورينا جيانا خدا بكات بلام ام بينين يعني بوا مترسينا بقاچاغي بتشتا دربه بيتفيا ام برلمان ريكراون جواكي سيفيل راگاهاندن سوشيال ميديا بتايبتي وهر وسا يعني زاناين آيني هر وسا دسهالات بيتفيا همی بین سخته کو رابن چهار سری که بوی بینید کنو که یا بیا یعنی بدی که مگوتی تاکا بون حالات بون برامنو که بود دیارده هر تشتک بود دیارده جی دی آریشت و ظلم ظلم زۆر سپاس بۆ بەڕێز شێرزاد محەممەد سەرۆکی ڕێکخراوێنن بۆ بە دیموکراسیکردنی گەنجان لە دووەکۆ لەگەڵ مابووی سپاس دەکەم ئازیزان و خۆشەویستان پاشناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین لەگەڵمان بمێننەوە توپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە
هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسینینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیارە گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. شەوی ڕابردوو 6 موشک ئاڕاستەی بنکەی سەربازی هەریر لە هەولێر کرا. وەزارەتی ناوخۆی هەرێمیش ڕایگەیان موشەکان لە ناوچەی ژێر دەسەڵاتی حەشتی شعبیەوە هاوێژراون و حەشتیش ڕەتی دەکاتەوە ئەوان دەستیان لەو کارە هەبێت. حەشتی شعبی لە ڕاگەندراوێکدا بڵاویان کردەوە ئەو ناوچەی موشەکەکانی لێوە هاوێژراون ناوچەی هاوبەشی نێوان سوپای عراق و ئەوان و هێزەکانی پێشمەرگەن. حەشتی بنکەی سەربازی هەریر لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەولێردایە و تایبەتە بە سەربازانی هاوپەیمانی و فڕۆکە و چەک و تفاقی سەربازی زۆری تێدا جێگیر کراوە کە لە شەڕی داعشدا بۆ لێدان لە چەکدارانی داعش بەکاردێنرا. بارگای حزبی دیموکراتی ئێرانیش نزیکە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سێ لە موشەکەکان لە نزیک بارگەکانی ئەواندا بەبێ زیان کەوتنە خوارەوە. ئەنجومەنی وەزیرانی هەرێم بەبێ ڕاگەیاندنی لیستی موچە پێشنیاری وەزارەتی دارایی بۆ لێبڕینی 18 موچەی مانگی چواری پەسەند کرد. جەختیش دەکاتەوە بۆ دابشکردنی موچەی لێبڕاو چاوەڕێی بەغدا دەکات پارە بنێرێت. گرنگترین پرسی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران موچە بوو کە هێشتا موچەی مانگی چوار دابش نەکراوە. لە ڕاگەندراوی کۆبوونەوەکەدا هاتووە ئەنجومەنی وەزیران داوا لە حکوومەتی فیدراڵی دەکات هەرچی زووە بەشە بودجەی هەرێم خەرج بکات تا لە نزیکترین دەرفەتدا لەگەڵ داهاتی ناوخۆی هەرێم موچەی مانگی چواری پێدابش بکات. ئەنجومەنی وەزیران پێشنیاری وەزارەتی دارایی و ئابووریشی پەسەند کرد بۆ کەمکردنەوەی لێبڕینی موچە لە 121ەوە بۆ 118. سەرۆکی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا لا پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ سەرۆک کۆماری ئازەربەیجان و سەرۆک وەزیرانی ئەرمەنیا داوای ڕاگررتنی شەر لە کارباخ دەکات. چارلز میشێل سەرۆکی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا بە تەلەفۆن لەگەڵ ئیلهام عەلیێڤ سەرۆک کۆماری ئازەربەیجان و نیکۆل پاشینیان سەرۆک وەزیرانی ئەرمەنیا قسەی کرد. داوای لێکردوون هەرچی زووە ئاگربەستی نێوانیان ڕابگەێنن. چارلز میشێل دەڵێت چاکە ڕێگەی چارەسەری شەڕی کارباخ با گفتوگۆ دەکرێت و پاڵپشتی خۆشی بۆ هەوڵەکانی ڕێکخراوی ئاسایش و هەمانگی ئەوروپا ڕاگەیان و دووپاتیشی کردەوە. پێویستە خەڵکی سڤیل لەو شەڕەدا پارێزراو بن. کۆمپانیای تویتەر ڕایگەیاند ئێران بۆ تێکدانی دیبەیتەکەی نێوان ترەمپ و کۆمپانیای تویتەر ببورن هەوڵێکی ئێران بۆ تێکدانی دیبەیتەکەی نێوان ترەمپ و بایدن ئاشکرا دەکات. کۆمپانیای تویتەر ڕایگەیاند نزیکەی 130 هەژمار ساختیان سڕیوەتەوە کە گومان دەکرێت ئێران دروستی کردبن لەسەر بنەمای زانیاریەکانی FBI ئەمریکا.
بەپێی ڕاگەندراوی تویتەر هەژمارەکانی ئامانجیان پەکخستنی دیبێتی نێوان ترەمپ و بایدن بووە. تویتەر دەڵێت لەگەڵ تەواوبوونی لێکۆڵینەوەکانیان هەژمار و ناوەڕۆکەکەیان بڵاو دەکەنەوە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزیش بڵاوی کردەوە دیبەیتەکە بینەرێکی زۆر کەمتری هەبووە بەراورد بەو تۆمارە پێوانەیەی کە 4 ساڵ لەمەوبەر تۆمار کراوە. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕاگەیان نیازیان نییە لە ئێستادا بنکەی سەربازی ئەنجەرلیکی تورکیا چۆڵ بکەن. پاش دروستبوونی ململانێ سەربازی و سیاسیەکانی تورکیا لەگەڵ وڵاتی یۆنان، بەرپرسانی ئەمریکا لە پشتیوانیان بۆ یۆنان هەڕەشەی چۆڵکردنی بنکەی سەربازی ئەنجەرلیکیان دەکرد کە دەیگوازنەوە بۆ سنووری یۆنان بە پاساوی ئەوەی تورکیا سنوورێکی ئارام نییە بۆ هێزەکانی ئەوە. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانیدا و هەواڵە ڕەت دەکاتەوە و ڕایگەیاند وڵاتەکەیان پلانی نییە بنکەی ئەنجەرلیکی تورکیا چۆڵ بکات. بەپێی پێشبینیەکان سەرەتای هەفتەی داهاتوو شەپۆلێکی بارانبارین شارەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە و پلەکانی گەرماش دابەزین بەخۆیەوە دەبینن. سادەقاتیە کەشناسی دیاری عراقی پێشبینی دەکات لە چەند ڕۆژی داهاتوودا بارانی شارەکانی هەرێم و بەشێک لە ناوچەکانی عراق بگرێتەوە. بەپێی پێشبینیەکان سەرەتا لە شارەکانی بەسرە و میسان بارانبارین دەست پێ دەکات و پاشان لە سەرەتای هەفتای داهاتووەوە بارانی بە هەورە بروسکە لە شارەکانی دوهۆک و سلێمانی و هەولێر دەست بە بارین دەکات. بەشێک لە هەواڵ و زانیاریگرنەکانمان پێشکەشکردن پاشناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەبێت. ئازیزان و خۆشەویستان، دیارە تەوەری دووەمی بەرنامەکەمان وەک پێشتر لە پێناسەی بەرنامەکەمان و ئاشکراکردنی تەوەرەکانە باسمان کرد قسەکردنە لەسەر سوود و زیانەکانی منداڵبوون بە نەشتەرگەری کە پرسێکی تەواو ئافرەتانێ و هاوکارم شەیداخان لە نەخۆشخانەی بەخشینەوە پزیشکێکی پسپۆر تایبەت بە بابەتی لەگەڵایە، بۆیە من ڕاستەخۆ دەچمە لای شەیداخان لە نەخۆشخانەی بەخشین لە ناوەندی شاری سلێمانیەوە بۆی کە ئەم تەوەرەی بەرنامەتان پێشکەش بکات. شەیدا سڵاوی خوا لەبێت و ئەم کاتت باش، دێمە لای جەنابەت فەرموو تەوەری دووەمی بەیامی ڕۆژمان پێشکەش بکە. ئەمڕۆی پەیامی ڕۆژ تەوەرێکی تەندروستی و باس لە سوود و زیانەکانی منداڵبوون بە نەشتەرگەری و هەروەها لە ڕێی سروشتیەوە بزانین کامیان سوود و قازانجی زیاترەوە کامیان زیانی زیاترە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە گوڵاڵ ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونمان کردووە. دکتۆرە زۆر بەخێر بێیت، سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا ئەگەر باسێکی مناڵبوون لە ڕێگەی نەشتەرگەری و هەروەها مناڵبوون بە ڕێگەی سروشتی بکەیت، زانین چۆنە؟ ئەگەر پێناسەیەکیان بکەین مناڵبوون بە ڕێگەی سروشتی، مناڵبوون بە ڕێگەی سروشتی واتە هاتنە دەرەوەی مناڵ لە سکی ئافرەتێکی سکپەر بەو کەناڵە تایبەتی کە بۆ مناڵبوون دانراوە، ئەویش بە کردنەوەی دەمی ڕەحم و هاتنە دەرەوەی مناڵ و هەموو بەشەکانی دوای مناڵ بە دەرچەی مناڵبوونە. ئەمە پێ ئەوترێت مناڵبوونی سروشتی. هەرچەندێک کە تۆ جاری وا هەیە لە ئەسنایی ئەو پرۆسەیە ئەو مناڵبوونە طبیعیە، جاری وا هەیە تۆ پێویستەکە دەرزیژان بۆ نەخۆشەکە دانرێ لەبەر هەندێک هۆکار ئەو شەر بە سروشتی دانرێ، ویان لە کاتی مناڵبوونە لەبەر هەندێک حاڵەتی زەڕور مناڵەکە پێویستێ زووتر لە نەمێنێتەوە زیاتر لە سێکن ستێجا پێڵە ئەو کاتێک کە ئیتر بە تەواوەتی ڕەحم کراوەت و مناڵەکە باشتر وایە زیاتر لە ناو دەرچەی مناڵبوونە نەمێنێتەوە، ئەویش بە هەندێک ئالەت کە بەکارێن لە کاتی مناڵبوونە ئەوانەش هەر بە سروشتی دانێن. چکۆم هەنێ کەزواتی ئەگەر مناڵبوونی سروشتی ئەبێ هیچ دەست لێوەردانێکی دەرەکی نەبێت، ئەمانە هەمووی هەر بە مناڵبوونی سروشتی دانرێ. بەڵام جۆری دووهەم پێڵە مناڵبوون بە نەشتەرگەری، ئەمە تازەگەریەکە لە شێوازی مناڵبوونە، ئەویش وەکو ئەتوترێ هیومەن مەید، یعنی مرۆڤ خۆی ئەم داهێنانی کردووە، ئەویش لە ڕێگەی ئەوەی کە
لە ڕێگە ناسروشتێکەوە ئەویش بەکردنەوەی سک لەسەر و بەرمەزەڵدانی ئەو ئافرەتە بە چەند بەشێک یان چەند تەبەقەیەکە هەنێک کەس بۆ ئەزانێ هەر لە دوای پێستەوە یەکسەر مناڵەکەیە ئەبێ ئەوە بزانێت کە ئەو شوێنە ئەکرێتەوە ئەو شوێنێکی ناسروشتیە چەند کرانەوەیکی تیاابێ یەکەم بەش کە ئەکرێتەوە پێستە پێستی ئەو ئافرەتەیە کە ئەکرێتەوە دوای ئەوە طبقەی ترمانەیە پێڵن طبقەی چوری ئەویش ئەکرێتەوە و دوو طبقە و طبقەیەکی تریش کە زۆر زۆر گرینگە بۆ هەڵگرتنی ئەندامەکانی ناوسک پێڵن شیست ئەوە زۆر طبقەیەکی گرینگە لە کاتی ئەمەلیاتەکە ئەکرێتەوە و طبقەی چوارەمیش کردنەوەی ماسوولکەکان ڕیشاڵکردنی ماسوولکەکان کە ماسوولکەکان جێ ئەکرێتەوە کە ئەمەش دوای ئاکامی ترێ بێ بۆ سەر ئەو ئافرەتی کە ئەمەلیاتی یان نەشتەرگەری هەڵبژاردووە و پاشانکردنەوەی دوو پەردەی تر کە ئەندامەکانی ناوسکی داپۆشیوە ئەویش پەردەیەکیان کە پەردەی یەکەمە و پەردەی دووهەمیشیان کە پێی ئەڵێن ئەو پەردەی کە بەسەر ڕەحم و میزەڵانەوەیە میزەڵدانەوەی کە ئەکرێتەوە و پاڵ بە میزەڵان دانی ئافرەتەکە و ئەنێ و پاشا مناڵەکە دەرێنێ یعنی ئەبینین لەم شێوەی نەشتەرگەریە چەند بەش ئەکرێتەوە ینی حەوت طبقە لە جسمی ئەو ئافرەتە تێک ئەشێوێن هەیە هەتا ئەو مناڵە دەرەهێنێ زۆر باشە دکتۆرە باس لەوە کرد کە مناڵبوونی سروشتی چەند ڕێگەیەکەیە کە پێشتر دەرزیژان بەکارهێنرێت ئێستا خانمی وا هەیە پێشترم دەرزیژانی بۆ بەکارهێنرێت دوجار هەر بە ڕێگەی سروشتیش ئەم مناڵەی نابێت و ناچار بە نەشتەرگەری دەکرێت ئایا ئەم دەرزیژانە کە بەکاردەهێنرێت بۆ ئەو خانمە هیچ زەرەر و زیانێکی نیە پێم وابێت ببرە ئەمەش هۆکارێکی ترە کە خانمان بڕیاری ئەوە ئەیەن کە بە نەشتەرگەری منداڵیان ببێت دەڵێت بۆچی ئەو ئازارش بچێژم و دوجاریش دکتۆر بڕیاری ئەوم بۆ بات کە هەرە بێ نەشتەرگەری بکەم پرسیارێکی جوانە یعنی زۆربەی نەخۆشکەیەت وەکو چۆن داوای گرنگیت لەیەکە ئەڵێ من کە مناڵبوونی طبیعیم بینی نابێ نەشتەرگەری ببینم یعنی داوایەکێکیانەکە ئێمە لە توبا هەموو جارێ ئەو کەلیمەیە ئەڵم لەوە چە نەخۆشەکانی خۆشم بیستی بێتیان ئەڵم توب بیرکاری نیە و یەک کردێ دوو ئەکاتە دوو ئەمە پرۆسەیەکە لە ئەسنائی مناڵبوونەکە یعنی بڕیارە درێ ئایا تۆ بەردەوام بی لەوەی کە ئەم مناڵۆ بە سروشتی بێ یا پێویستەکە بە نەشتەرگەری لەبەرەوە بە نەخۆشەکان دایمە ئەوترێ مەرج نییە تۆ کەوتوتە سەرژان سەری مناڵت باشاتوە تەوەسوعێکی باشت هەیە هەر ئەبێ بە طەبیعی بدبێ جاری وا هەیە لە پرۆسەی مناڵبوونەکە سەری مناڵ باش ناسوڕێ یا سوڕانەکەی بە شێوەیەکی سروشتی نابێ یا جاری وایە وەزعی مناڵەکە تێکەچێ ئەم حاڵەتە یا جاری وایە تووشی نەزیفە بێ لەگەڵ ژانەکانە ئەمانە هۆکارێکن بۆ ئەوەی کە مناڵ لەو کاتەیە بکرێ بە نەشتەرگەری پاشان تۆ بەکارهێنانی دەرزیژان لە کاتی مناڵبوونە کەسانی پسپۆر دایانین تۆ لە شوێنە لاوەکەکانە دەرزیژان دانادێت ئامەتەن لە سنتەرەکانە لەم سنتەرانەی کە ئەبێ ساڵێکی ولادە هەبێ و ساڵێکی ئەمەلیاتی حازریش هەبێ بۆ کاتی حاڵەتی زەڕور و تووپڕ نەخۆشەکە یەکسەر ببرێ بۆ نەشتەرگەری یعنی هیچ زیانێکی نابێ و خانمان لەو یعنی مطمئن بن کە کەسانێکی خاوەن ئەزبوون بەڵێ دکتۆرە ئەم دەرزیژانە بە هەر باز لەوە بکەین پێشەوەی بچینە سەر نەشتەرگەری ئەم دەرزیژانە کاتێک کە بەکارهێنرێت بۆ خانمێک ئەبێت تا چەند دەرزی بەکاربێن چونکە خانمی وا هەبووە باز لەوە دەکات دەڵێت من 6 دەرزیژانیان بۆ کردووم دوجار هیچ هەستم بەژان نەکرد و هەر بە نەشتەرگەری ئەم مناڵم بوو بەڵام دوای مناڵبوونەکەم ئازارێکی زۆرم هەبووە یعنی ئەو بۆ ئەوەی گەڕاندۆتەوە کە دوایی ئەو ئازارە بڵێن ئەو دەرزیژانە ئەم ئازاری بۆ دروست کردبێ ئایا ئەمە ڕاستە بوونی هەیە دەرزی ناکرێ بە ژمارە ناکرێ ئەمەوە هەداتە وحدەیە باشە تایتریشینی بۆ ئەکرێ بە گوێرەی ئیستیجابی ئەو ئافرەتە بۆ ئەو دەرزیە یعنی بۆ نمونە هەیە لە بە قەتەرات ئەلێنێ قەتەراتەکە ئیتر بەپێی ئافرەتەکە بۆ نەیەکە مناڵەتی سێ مناڵەتی جیاوازە یەکێک 5 مناڵی هەبێت لەبەرەوە بە قەتەراتەکە و بە گوێرەی ئەوەی کە ئایا چەند ژانی بۆ دروستەکە هەرچەندێکە هەنێ ئافرەتەیە هەستی ژانی کەمە یعنی بێڵێن پێین ترێشۆڵدی کەمە یعنی هەستەکەی کرانەوەیکی باشی هەیە ئەڵێ من هەست بە ئازار ناکەم من نەخۆشم هەبووە لە سەرەیە وەستاوە هەر وەکو نەخۆشێکی احتیاجی بۆ متابعە هاتووە کە هاتووە 3-5 ڕەحمی کراوەتەوە ئەمە ئازاری هەبووە بەڵام خۆی هەستی واهی بۆ هەستی بۆ ئازارە نەکردووە ئیتر لەبەرەوە مەرج نییە کە هەستی بە ئازارەکە نەکردمانەی وایە کە ئەو دەرزی ئیش ناکایەتەوە سعی ئەوە بە گوێرەی تەوەسع و هاتنە خوارەوەی سەری مناڵ بوو شێوەیە بڕیارەی چەند وەرگێ چی وەرگێ بەپێی ژمارە و ئەنجام هین قووەتی ئەو ژانانی کە پێویستمانە ئێمە لە ئەوڵا پێویستیمان بە چەند قووەت هەیە
ئەم قووەتی ژانە چەنێ بمێنێتەوە لە ئەخیرا جیاوازە نەخۆش فەرقی هەیە دکتۆرە هەر باس لەو ئازارش کرد کە نەخۆش هەیە ئازاری زۆرە خانمی وا هەیە بەڵام خانمی واش هەیە ئازاری کەمە و منداڵەکەشی دەبێت کەواتە ئەمە ئەبێ خانمان لەوە تێبڵن کە خانمێک بۆ خانمێکی دیکە جیاوازی هەیە چکە بەڕاستی لە ئێستەیە یەکێک لە هۆکارە کاریگەریەکان کە کاریگەری لەسەر خانمان دەکات کاریگەری خانمێکی دیکەیە کە باز لە ژانی مناڵبوونی خۆی دەکات دەڵێ من ئەوەندە بەژانەوە بووم مناڵەکەش نەبوو ئەوەی بەرامبەریش ئەترسێت بۆیە بڕیاری نەشتەرگەریە کەواتەمەش فەرقەکە ناڵم وەصفی ژان لە یەکێکە بۆ یەکێکی تر یعنی هەست هەنێک کەس کە وەصفت بۆ ئەکات یعنی زۆر بە ئاسانی وەصفت بۆ ئەکات هەنێک کەسیش هەر لە ئەوەڵەوە لە یەکەم ژانەوە کە ینی سەرەتای مناڵبوونە ینی ئەو ژانانەیە کە تۆ ئەتوانێ بڵێ کەمترین ژانە کە ئەیبینێ هەتاوەکو تۆزە سەری مناڵەکە دا ئەبەزێ و دەمی ڕەحم کورتە بێتەوە و دەمی ڕەحم ئەکرێتەوە ئەو بە ئازارێکی زۆر هەستی پێکاوەکو چۆن بڵێن کوردەواری خۆمان جاری وایە هەنێک کەسەیە ئازاری دەرزێ بە سوژنێک ینی بە ئازارێکی زۆر بەڕحاصم هەستپێیەکە هەنی ئەگۆڕێ لێکێکە بۆ گۆڕە پیاڵن پرێشۆڵ دەمە دروستبوونێکی شتێکی ینی خودداییە لە ئینسانە دکتۆرە باز لە مناڵبوونی سروشتی بە بێ ئازارەکرێت ئەمە چۆن ئەگەر باسی کێوەش بکەین بزانین ئەمە بە دەرزیە ئەمە بە چ شێوازەکە جیاوازەکەی چێ لەگەڵ نەشتەرگەریە مناڵبوون بە بێ ئازار ئەمە شەر تازەگەریەکی زۆر باشە خاصەتەن بۆ ئەو کەسانێک کە لە ترسی ئازار مناڵیان بە ئەمەلیاتە بێ چونکم ئەم جۆرە مناڵبوونە ڕاستە ئێمە ئاکامی خراپیشی هەیە بۆ جۆری بەنجەکە ئاکامی خراپی ئەبێ لەسەر دایکەکە ئەبێ لەسەر مناڵبوو دکتۆرە لێرە ڕاتەکانی ئەم دەرزی ئازارش هەر بە سروشتی هەر بە هەمان شێوێنی و بەنجەکەیە کە بۆ جیاوازێکی کەمیان هەیە جیاوازێکی کەمیان هەیە بۆی کە تۆ نیو بەنجەکە هەستی ئازار و هەستی جوڵۆ بە تەواوەتی نامێنێ بەڵام لە ئیپیدورەڵە ینی ئەو مناڵبوونە بێ ئازارە هەستی جوڵەت ئەمێنێ بەس هەستی ئازارت نامێنێ ئاجیا لە سەدا چەند ئەمەش ئەتوانم بڵێم لە یەکێکە بۆ یەکێکتر جیاوازە ئێستا ئەکە ئەکرێ نەخۆشی وا هەیە بە تەواوەتی هەستی نامێنێ هەستی ئازاری نامێنێ هەست بە هیچ شتێک ناتە هات نەخوارەوەی مناڵ کاتی تەقەڵی بۆ ئۆکی یاسەری مناڵێ نەخۆشی واژەیە کەمێک هەر هەستی ئەمێنێ ئەمیش لە ئەگۆڕێت یعنی لە نەخۆشێکە بۆ نەخۆشێکتر ئەگەڕۆ و لەگەڵ تایمی کردنی دەرزێکە ئەگۆڕە ینی کاتی کردنی دەرزێکە چکۆ ئێمە بۆ کردنی ئەو نیوبەنجە ئەو بەنجی بڵێن بێ ئازارە کاتی تایبەتی خۆیە هەرچەندێکە لە کتێبە ئەڵێ لە هەچ کاتێکا بێ ئەتوانێ ینی سەرەتای ژان بێ ئەتوانێ بکێ بەڵام باشترین کات ئەوەی کە ئەو کەسە بێت دەرزەکەی بۆ بکرێ لە بینی ئەوەی کرانەوەی 4 بۆ 5 سانتیمی هەبێ یعنی ئەبێ پێشتر ئازار بچێژێک ئازاری هەر هەبێ چونکم زۆرکردنی ئەو دەرزیە بۆ فترەیەکی زۆر ئاکامێکی بێ لەسەر ئەوەی کە درێژە بە پرۆسەی مناڵبوونەکایە و تەسیری شێبێ لە وەزعی مناڵەکە و بوونی مناڵەکە لە کاتی هاتنە دەرەوە باشە دکتۆرە لە کاتی بەکارێنانی ئەم دەرزی بێ ئازارەیە وەک بەڕێز داماژت بۆ کرد کە هەندێک کەس هەن بە هەمان شێوازی بەنجەکە بێحسا بن ینی هیچ هەستێکی هیچ ئازارێکی نامێنێت کەواتە ئایا ئەمە کاریگەری ناکاتە سەر زووتر لە دایک بوونی ئەو منداڵە یاخود هیچ کاریگەرێکی نابێت لەسەر ئەو منداڵە لە کوردەواری خۆشمانەوە ڕقسەیەکی ئەڵێن ئەگەر خانمێک تۆزێ بەخۆوە بێت بۆ مناڵبوون ئازاری کەمترە بێت وەک لە خانمێک کە زعیف بێت زانم قسەشتا چەند ڕاستە لەوانەیە هەر کاریگەریەکی دیکە بێ بۆ سەر خانمان ئەوە چێمە زیاتر تەجروبەی خەڵک بێ بەس وەکو علمیان ئەم شتە سەلمێنراوە بەڵام ئەوێ نەمانەوێ وەکو ئەڵێم یعنی ئەو نیوبەنجە وەکو چۆن ئەم بەنجی بێ ئازارە هەنێ مەشاکلی هەیە ئەویش هەر مەشاکلی هەیە بەڵام مقارنەتەن بە نەشتەرگەری و بەنجی ئام و نیو بەنجەکە ئەم مناڵبوونە بێ ئازاری ئەتوانم بڵێم زۆر سەلامەتە زۆر باشە بۆ ئەو کەسانی کە ئەنوێ مناڵیان بە تەبیعی ببێ مناڵبوون سروشتێ دکتۆرە بزانین ئەو حاڵەتە شازانە کامانن کە هەندێک خانم هەیە نابێت بە ڕێگەی سروشتی مناڵی ببێت تەنها دەبێت لە ڕێی نەشتەرگەریەوە بێت وەکو ئەو حاڵەتە شازانە ینی بۆ نمونە سیرەکەی ئافرەتێک 2 ئەمەلیات 3 ئەمەلیاتی تر کراوە
ئەم حاڵەتانە باشتر وایە ئیتر مناڵی بە تەبیعی نەبێتەوە چونکم بەکردنەوەی ئەو ڕەحمە چەند کە بێتەوە تۆ بڵێن لاوازیە دروستەکەی لە ڕەحمە لەگەڵەوە لەبەر ئەوە لە کاتی ژانەکانە لەوە چێ ڕەحم بتەقێ ئەمە یەکێکە لە هۆکارەکان جگە لەوەش چۆنێتی شێوازی هاتنی مناڵەکە جاری وایە تۆ لەگەڵ ژانەکانە وێڵاژ مناڵی پێشەکەوێ کۆرپۆلاپسی پێڵەن کە ئەو بێت لە چەند دقیقەیەکە ینی ئەسڵەن پێش چەند دقیقەیە چا بتوانێت زووتر بکرێ باشترە لەبەرەوەی کە تەسی نەکاتە سەر مناڵەکە و چکم زەخت کەوتنە سەر ئەو کۆردە ناڵێ خوێن بۆ مناڵەکە بچێ لەبەرەوە جاری وا هەیە ئەگەر تەخیر بێ ئەگەر مناڵەکە زیین و بێ مەشاکلی دوایی بۆ دروستە بێ ئەمە یەکێک اینجا حاڵەتمان هەیە پێڵەن پلاسێنتا پریڤیا ئەوەی کە وێڵاشیان لە پێشەوەیە تووشی نەزیفە بێن ئەو حاڵەتانە ئەبێ ئەمەلیات کرێ و حاڵەتی تریشەیە بۆ نمونە ئەوانەی کە مناڵیان سوارە هەموو سوارێکیش بڕیار نادرێ چونکم سواریش چەند جۆرێکی هەیە لەبەرەوە هەموو مناڵێک کە سوار بێ مەرج نییە پێویستکە ئەمەلیات کرێ یا جۆری ترمان هەیە ئەوەی کە مناڵیان بە دەموچاوایە ئەوانی جۆری تایبەتی خۆیان هەیە یعنی هۆکارەکان بۆ ئەوی کە مناڵ بە نەشتەرگەری ببێ هۆکاری زۆرن جاری وا هەیە تۆ هیچ هۆکارێ نییە هەموو شتێکیشی طبیعی ئەڕوا و باشە بەڵام تۆ لە ئەسنای ئەوە سێرەکەی مناڵەکە تووشی مشکلەیەکە بێ مەجبوری ئەمەلیاتیکە دکتۆرەوە لە چ کاتێکدا بڕیار دەدەن کە ئەو خانمە ئەم حاڵەتانەی هەیە هەر لە سەرەتای حەملەکەەوە ئەم حاڵەتانە دەرەکەوێت یان ئەوەیە چاوەڕێەکەن تا کۆتایی مانگەکان دوجار کەی بڕیار ئەیەن کە ئەم خانمە دەبێت تەواو هیچ ئومێدێکی نەماوە بە نەشتەرگەری مناڵی ببێت خۆی باشترین کات بۆمانەوەی مناڵ هەتاوەکەوەی کە کاتی خۆی تەواوەکە ئەگەر هەموو شتێک طبیعی بڕوا مشکلەی نەبێ دایکەکە مشکلەی نەبێ مناڵەکە مشکلەی نەبێ دایکەوە کوڵێن مشکلەی تەندروستی نەبێ هەیە زەختی هەیە شەکرەی هەیە هەنێ حاڵەتمان هەیە بۆ نمونە مناڵەکە سیرەکەین گەشەی باش نییە گەشەی دواکەوتووە ئەگەر ئەم مشکلانەی نەبێت دایکەکە باشتر وایە بوەستێ هەتاوەکو تەمەنی 40 بۆ 41 لە هەنێ حاڵاتی شاڵن 42 بەس ئیتر عامەتەن لای ئێمە هەتا 41 هەفتەی ئەوەستین مەبەستم لە حاڵەتە شازەکان بوو دکتۆر هەر بیدایەت بڕیارەیەن یان تا کۆتایی مانگەکە بڕیارانەکە وەکو ئەڵەن بڕیارانەکە بۆ ئەمەلیات هەنێ هۆکار هەیە لایەنەکە دایکەکەیە هەنێ هۆکار هەیە لایەنەکە مناڵەکەیە بۆ نمونە دایکێک سەیرەکەی تەمەنی 42 ساڵە مناڵەکەی بە مناڵی بلووری بووە احتیمالە ئەم دایکە ئەم مناڵی ئەوەڵ و ئەخیری بێ باشە لەبەر ئەوە کە ئەگاتە ئەوەی کە نۆمان تەواوکە سیر ئەکەین کامترین باشترە سەلامەترە بۆ مناڵەکە ئەوە هەڵبژێنی لەبەرەوە دایکەکە تەمەنی دایکەکەش هۆکارێکە بۆی کە تۆ بڕیار بێ هەیە بە مناڵبوون لە ڕێگەی سروشتی و نەشتەرگەریەوە بەڵێ تەمەنەکە هۆکارێکە دەبێت بۆ نمونە یەکێک یەکەم مناڵەتی سیرێکی درەنگ زەواجی کردووە وەکو ئەڵێن تەمەنێکی وای هەیە و سیرەکەی ئەم مناڵی زۆر بە عیلاج بۆیە سیرەکەی کە لەگەڵ تەمەنیا ئەم مناڵە احتیمالە ئەمە ئاخیر مناڵی بێ یعنی ئەمە مجاسەفە ناکەی بۆ ئەو مناڵە یا سیرەکەی 15 ساڵە مناڵیان نەبووە بە بلووری مناڵی بۆ کارێکی زۆری سەرف کردووە ئەلم حاڵەتانە ئەمەش هەر نقطەیە کە تەرکیز دەکرێتە لەسەر ئەوەی کە احتیمالی ئەمەلیاتەکە زیاتر بێ دکتۆر هەر باز لەوە دەکەن کە تەمەن هۆکارێکە زۆر جار باز لەوە دەکەن کە زۆربەی و خانمانەی کە ئێستا بڕیاری نەشتەرگەری ئەیەن تەمەنیان کەمە ینی لە تەمەنێکی کەمان زەواجیان کردو هیچ تەجروبەیەکیان نییە لە مناڵبوون لە ڕێگەی سروشتیەوە بۆیە بڕیاری ئەوەیان یاوەکە بە نەشتەرگەری مناڵیان بێ ئایا ئەمەش تا چەند خۆی باشترین تەمەن بۆ زەواج بۆ مناڵبوون لە دوای تەمەنی 18 ساڵی تر جسم پێ ئەگا لە 18 ساڵ کەمتر بێ وەش بڕیاری نەشتەرگەری ئەیە مەرج نییە بەڵام بەعام هەتاوەکو ئەو مناڵە ئەو ئافرەتە پێگەیشتوتر بێ ئەگەری طبیعی زیاترە بەڵام بەو حکمیەوەی کە نەشتەرگەری لەوانە زیاتر بووە ئەمە ئەتوانی بڵێن پەیوەندی زیاتر بە عیلمەوە نیە زیاتر پەیوەندی بە ئەو گۆڕانکاریە سەریعەیە کە لە ژیانە ڕوویاوە خاصەتەن کوردستانی خۆشمانی لە کوردستانە بەڕاستی وای لاتوو بۆ بە چاولێگەری هەر کەس جگە لەو ئاسانکاری زۆرە لە ژیانە ینی خەڵک تەحمولی ئازاری نەماوە ئەوێ هەموو شتێک بە ئاسانی بێتە بەردەسی زوو بکە بە ئامانجەکەی هۆکارەکەی ئەوەیە هەنێ هۆکاری تریشەیە کۆمەڵایەتیە کە ئەوە زیاتر قسەی خەڵکە کە ئەوانەی کە مناڵیان بە تەبیعیە بێ بۆ نمونە ڕێڕەوی زاوزەیان تێکەچێ ئەوە حەزناکە شێوە ینی جوانکاری ئەو جوانکاریە زیادی کە خەڵک زیاتر محتەمە لە هەموو بوارەکانی ژیانیەوە
باشە دکتۆر ئەگەر خانمێک بە نەشتەرگەری مناڵی یەکەمی ببێت دوجار بۆ دووەمی بڕیار بات پێی خۆش بکات لە ڕێی سروشتیەوە مناڵی ببێت ئەبێ نێوانی ئەو حملی یەکەم و دووەمی چەند بێت دەتوانێت بە ڕێگەی سروشتی مناڵی ببێت خۆی باشترین ماوە تر سروشتی بە ئەمەلیات باشتر وایە لە بینی هەر سکپڕیە بۆ سکپڕیەک نەک مناڵبوونیە بۆ مناڵبوونی هەر سکپڕیە بۆ سکپڕیەوە بەلایانی کەمە 2 ساڵ بێ بۆی کە جسم گەڕێتەوە باری سروشتی خۆی بۆی کە ئەو تعویزی ئەو نەخسی ڤیتامینات و ئەو شتانە باکە لە حەملی یەکەمە هەی بووە بۆی کە ئەگەری طەبیعی زیاتر بێت پێشووتر ئەکرا ئەوانەی کە چەند ساڵانێ لەمەوە پێش ئەو کەسانەی کە ئەگەر هەتان لە ساڵۆنی وێ زووتر زیاتر کاتی مناڵبوونیان بۆ پێشووتر ئەوەی تریان بە نەشتەرگەری وە ئەیان باشتر وایە بە نەشتەرگەری بکە بەڵام ئێستا ئەمە ینی پەیوەندی پێوە نییە چکم دەرکەوتووە نەشتەرگەری و چاکبوونەوەی شوێنی نەشتەرگەریەکە زیاتر پەیوەندی بە تیشوڕیاکشنی نەخۆشەکەوەیە یعنی پەیوەندی بە جسمی ئەو ئینسانەوەیە ئەو کەسەوەیە هەیە زۆر بە ئاسانی و زۆر بە جوانی شوێنی ئەمەلیاتەکەی ساڕۆژ و تۆکمابێ بەعکسەوە هەنێک کەس وانە سیرەکەی ئەمەلیاتێکت بۆ کردووە 3 ساڵ 4 ساڵ لەمە پێش کە ئیکەیتەوە شوێنی ئەمەلیاتەکەی زۆر تەنک تەنانەتە نەجار کە ئیکەیتەوە سەری مناڵەکە و قژی مناڵەکە دیارە کە ئەمانە زۆر خەتەر بۆ کاتی مناڵبوونی دووەم لەبەرەوە زیاتر ئامۆژگاری ئەو دایکانە ئەەکەین خاصەتەن ئەوانەی کە یەکەمیانە هەتا بتوانن چانسی طبیعی بە خۆیان بن چونکم لە یەکەم مناڵبوونە ئەگەر چانسی سروشتی وەرنەگری ئەگەری مناڵبوونی دووهەم سێمت کەمترە بێتەوە مەبەستم لەوەی ئێستا ئەگەر خانمێک مەبەستم لەوە بوو یەکەم مناڵی بە نەشتەرگەری بوو بێت باز لەوە دەکرێت کە دووەم مناڵ ئەتوانێت بە سروشتی ئەتوانێت بەڵام نێوانی چەند بێت 2 ساڵ باشتر وایە 2 ساڵ بێت زۆر باشە دکتۆر ئەگەر دووهەمیشی بەم عملیات بوو ئافرەت هەر ئافرەتێک باز لەوە دەکرێت کە هەر خانمێک ئەگەر دوو مناڵی بە نەشتەرگەری بوو تەواو ئیتر ناتوانێت بە سروشتی مناڵی ببێت دەبێت هەر بە نەشتەرگەری بکرێت تا چەند مناڵ ئەتوانێت تا چەند سک دەتوانێت ئامەچەند نەشتەرگەری ئەوانەی کە نەشتەرگەری هەڵەبژێرن باشتر وایە بزانە نەشتەرگەری وەکو چۆنە تەحدیدکردنی نەسلە یعنی تۆ ناتوانانی مناڵێکی زۆرت بە نەشتەرگەری ببێ یعنی خاصەتەن ئەوانەی کە نەشتەرگەری هەڵەبژێن ئەوێ بزانن کە مناڵبوونیانی تر ئەبێ تەحدید بکەین ئەشگۆڕێ لە یەکێکەوە بۆ یەکێکی تر نەخۆش هەیە بۆ نمونە سێرەکەی 5 ئەمەلیاتی کردووە شوێنی ئەمەلیاتەکەی و پێتاڵە پەیوەندی بە تیشوڕیاکشنی نەخۆشەکەوەیە سێرەکەی شوێنی ئەمەلیاتەکەی زۆر تۆکمە و زۆر باشە بەڵام ئێمە هەر بە شوێنی ئەمەلیاتەکە بڕیار ناین تۆ هەموو نەشتەرگەریە کە ئیکەی پێکەوڵەکان و مەجموعەیە ش دروستە بێ لە ناو سکا یعنی بۆ نەمی زەڵام بەرزە بێتەوە احتیمالە جاری وا هەیە ڕیخۆڵەکە بنووسێ بە ڕەحمەوە باشە لەبەرەوە هەر شوێنی ئەمەلیاتەکە بڕیار نایە تۆ هەر شوێنی ئەمەلیاتەکە و باش و ئیتر قەیناکە با مناڵە بە هێن مناڵە بێ بە ئەمەلیات وا تێگەیشتون کە منداڵی یەکەم و دووەم هەر لە هەمان شوێنەوە دەرێنێت بەڵام پێم وابێت بەڕێزیشت بە حکمی خۆ دکتۆرێکی پسپۆڕی تێ لەو بارە باشتر بزانیت پێم وابێت ئەو منداڵی کە لە ڕەحما دەرێنێت هەر جارە و بەشێکی ئەو ڕەحمی ئافرەتە ئەەکەیتەوە منداڵە دەرێنیان لە هەمان ڕێگەوە ئەبێت ئەتوانین بەگوێری ئەوە لە کاتی نەکا بڕیاری سوجاری وایە تۆ بۆ ئەمەلیاتەکە ئەکەیتەوە سەیری شوێنی ئەمەلیاتەکەی تر ئەوە تەنکە ئەگە لەو شوێنەوە بیکەیتەوە کە سەری مناڵەکە دەرهێنا ئەو دراویە بەرە ئەسێنێ بۆ نزیکی میزەڵانی لەبەرەوە تۆزە سەروترێکیتەوە ئەمەش پێتەڵەن ئامەتەن لە کاتی ئەمەلیاتەکە بڕیاری و لە کەسێکە بۆ کەسێکی تری شەگۆڕە کەواتە باشتر وانی ئەگەر خانمێک بڕیاری نەشتەرگەریە هەموو نەشتەرگەریەکانی لە لای دکتۆرێک بات باشتر بێت یان ئەویش هەر جیاوازی هەیە و مەرجنی بەدەستی دکتۆرەکانی لەسەر مەرجنیە خۆی هەرچەندێک کە خۆی ئامەتەنەوە ئەمەلیاتانی کە بە حاڵەتی سارد ئەکرێن ئەنجامیان زۆر باشترە لەوانەیە کە بە حاڵەتی کتوب ڕاکرێن ئەوانش یەکێکە لە هۆکارەکان جیاوازەکەی وەکو چۆناڵە حازەکردنی نەخۆشەکەی ینی دژە بەکتریایەکی باشی تێ نەخۆشەکە حازرەکەی احتیاطی خوێنەکەی ئەوانش هەمووی ینی هۆکارێکە لەبەرەوە ناتوانین بێ بڵێن بەڵام لای هەمان دکتۆر کوێتی باشترە لای هەمان پزیشک بیکاتەوە خۆ وەکو پسپۆڕێک لەو بارەیە تا چەند سیقەت بە نەشتەرگەری هەیە مەسەلەکە سیقە نیە مەسەلەکە چۆناهیە مەسەلەکە باوەڕی خەڵکە یعنی تۆ چەندێک توانیت باوەڕی خەڵک بگۆڕی ئیتر لە ڕێگەی خۆتەوە بێ لە ڕێگەی میدیاکانەوە چکم بەڕاستی سیرەکەی نەخۆشی وا هەیە قسەی بۆ ئەوکەی ئێمە وەکو بڵین نووسراوێکمان هەیە پێیان ئەڵێن ئەمە زیانەکانی نەشتەرگەریە بۆ تۆ
لەمە زیانەکانی نیشتەرگەریە بۆ مناڵەکەت ئەیبینین سیرێکە بەلایە زۆر احتیادی ئیمزایەکە بۆ لەبەرەوەی قسەی دراوسێکەکەی زۆر بە ئاسانتر چۆی مێشکە و بینیوێتی ئەوی بینیوە باشوە ئەوی بینیوێت باشوە لەبەرەوە هین بۆ حاڵەتی شازەکان ناکە یعنی خطورەتی ئەو شتە نایەنێتە بەرچاوی لەبەرەوە ئامەتەن ئەو کەسانەی کە ئەبینین ستافی سەحان یا خۆیان لە سەحا ئیشەکەن زیاتر ئەو ڕستانی کە پێڵێن بە هەند وەرێگرێ زیاتر حریصە بێ لەسەری یا کەسێک لە بواری سروشت یعنی بڵێن سەحەیە ئیشی نەکردبێت لەبەرەوە ئامەتەن پەیوەندی بە وەکو ئەڵم گۆڕانکاری ئەوەیە کە تۆ لە بیر و بیرکردنەوەی نەخۆشە بتوانی بیکەیت تۆ ئەو کاتە ئەتوانی ینی بڵێن فکری نەشتەرگەری بگۆڕێ ئەو کاتە توانی بە شێوەیەکی علمیانەتر ئیشکەی بەڕاستی دکتۆر ئەگەر بەڕێژەیەک ئەوەندە ئامارێکی لا بەدا خۆ بپی ئەو نەخۆشانی خۆت کە ئەیان بینیت ڕێژەی لە سەدا چەند بڕیاری نەشتەرگەری ئەدەن و لە سەدا چەندیشان لە ڕێگەی سروشتیەوە تا چەند کاریگەریتان لەسەر نەخۆشەکانتان دروست کردووە کە فکریان بگۆڕن لە ڕێگەی سروشتیەوە ماڵیان ببێت بیر لە نەشتەرگەری نەکەنەوە بەڵێ وەکو ئەڵێم ینی گۆڕینی ئەم فکری نەشتەرگەریە مقارنن تەم بە ساڵانێکی پێشووتر زۆر زۆر زیای کردووە ینی ئەبینی وەکو ئەڵێم ئەو گۆڕانکاریە سەریعی کە لە کوردستانە ڕوویە و پاشان خەڵکی ئێرە تەکالیفی نەشتەرگەریەکە خۆیە باشە حکومت بێباکە ینی مشکلەی نییە تۆ نەشتەرگەریەکەکە هیچ لەسەر حکومت ناکەی بەس سیرەکەی لە وڵاتانی تر حکومت بارێکی زۆرێکەوێتە سەر ئەگەر نەخۆشێک نەشتەرگەری بۆ کرێ لەبەرەوە لە هەموو شوێنەکانە تەرکیز دەسەر ئەو ئەکرێتەوە هەتا بتوانرێ مناڵبوونی سروشتی زیا بکرێ و مناڵبوون بە نەشتەرگەری کەم بکرێتەوە ئێستا لە وڵاتان ئەگەر بەراوردی بکەین بە کوردستان هەتا لیژنە بڕیار نەدا تا نەگاتە حاڵەتێکی تەواوی کە پێویست بە نەشتەرگەری بکات هیچ خانمێک لەسەر خواستی خۆشی بێ نەشتەرگەری بۆ ناکرێت ئیلا دەبێت بە ڕێگەی سروشتیەوە بێت دکتۆرە کەواتە با بزانین منداڵبوون لە ڕێگەی سروشتیەوە ئازارەکەی چەند کاتە و ئایا بە ڕێگەی نەشتەرگەری چەند کاتە مناڵبوون بە ڕێگەی سروشتی ئەوە هەموو جارێک نەخۆشیە ئیسێ بۆ نموناڵێ ئەوە لە کێکەوە بەژانەوە یا بۆ 6 ساعتە ژانی هەیە مناڵبوون ئێمە مەراحیل هەمانە باشە هەنێ ژانمان هەیە لە 26 هەفتەیە پێڵێن فۆلس کۆنتراکشن یعنی چەند ژانێکە بێ بۆ نمونە ناڕێکە بێ نەخۆشەکە هەستی پێیەکە فترێک گەمێنێتەوە دوایی نامێنێ نەخۆشی وا هەیە لاڵێ لە شەژمانی و من ژانمەیە لە حەمانی و من ژانمێ ئەوانە بەژان حساب ناکرێ بەڵام کە کەوتە سەرژانی خۆی مناڵبوون لە یەکێکە بۆ یەکێکی تر ئەگۆڕێ مناڵبوون لە یەکێکە بۆ یەکی تر ئەگۆڕێ و لە مناڵبوونێکە بۆ مناڵبوونێکی تر ئەگۆڕێ ئامەتەن ئەوانی کە نۆبەرەیانەوە تایەکە مناڵیانە فترەیەکی زیاتریان پێ ئەچێ بۆ مناڵبوون وەک ئەوانی کە دووهەم و سێمیانە ئەویش لەبەر ئەوەی کە وەکو وتمان دەرچەی مناڵبوون واتە دەمی ڕەحم کە کرایەوە بۆ مناڵبوونێک تر بە ئاسانترێ بێ لەبەرەوە جاری وا هەیە ئەوانەی کە نۆبەرەیانە هەر لە دوو فەیسمان هەیە ئێمە فەیسی لەیتن ینی ئەو هینەی ئەو قۆناغی کە قۆناغێکی ژانێکی سارد و کەمێ بێ و قۆناغی ترمان هەیە کە دەست پێەکە بە ژانی سەریع و کرانەوەیەکی زیاتر لە دەمی ڕەحمە قۆناغی یەکەمی فترەیەکی زۆرە خایەن هەنێ نەخۆجاری وایە 12 بۆ 19 ساعتە خایەنێ زۆر باشە دکتۆرە زۆربەی خانوانی وا هەیە کە باز لەوە دەکرێت بەڵێن دکتۆرە پێی وتیون یان دکتۆرەکەی خۆیان ماژێ بۆ کردووە کە تا 6 ساعت ژانێ هەبێت لە ماڵەوە دواتر وەرە بۆ نەخۆشخانە چونکە ئیلا ئەبێ و 6 ساعت ژانە ببینی اینجا بڕیاری ئەوە ئەدەین کە بچیتە ساڵی ولادە و بتوانانی مناڵە ببێت بزانین ئایا ئەمەشتا چەند ڕاستە یاخود ئافرەتی وا هەبوو خانمی وا هەبوو کە لەم کاتەش کەمتر توانراوە مناڵەکەی ببێت بە ڕێگەی سروشتی ناتوانین بە نەخۆش بڵێن کە ژانە هەبوو شوێنانی تر لە وڵاتانی تر میوای کە ژانی بێ هەچی متابعەیەکێکە بەسی لە مناڵبوو تازەکی بۆ بێ وەزعی لێکە نازانێ ئەو کاتە پێڵێ لە کەیاوەرە بۆ خەستەخانە بەس لە وڵاتی ئێمە من ناتوانین بە نەخۆش بڵێ ژانم لێ بڵێن بێنەوەرە چون جاری وایە ئەگەر مناڵەکە وەزعێکی باش نەبێت
ژانانەش زەرە بە ماڵەکە لەبەر باشتر دایکان ئەگەر ژانیان نەبوو سەردانی خەستەخانەکە بەحسێک خۆی لەژێر چاودێری دکتۆرا بێت. بەڵێ دکتۆرە زیانەکانی نەشتەرگەری چین بزانین ئەو زیانانە تەنها بۆ سەردایک خۆی دەبێت لە ڕێی نەشتەرگەریەوە یاخود زیان بە کۆرپەلەش دەگەیەنێت؟ زیانەکان بە نەشتەرگەری زیانەکانی بێهۆشکاری بەنجەکەەوە بگرێت بەدوای بەناوبوونەکەش یەکێک لەوانە کە زیانەکانی بێهۆشکاری هەر دەرمانی بەنجەکە ئەوانە زیان دامەکانی جسم پاشە ڕێژەی خۆ خوێنەی کە ئەفرێتێک لە کاتی ناوبوون بە سروشتی ئەوە زۆر کەمترە ئەوەی کە لە ناوبوون بە نەشتەرگەری بێ ئەوە لە کاتی نەشتەرگەریە ئەگەری نزیکی زۆر زیاتر. پاشان لەگەڵ نەشتەرگەریە لەگەڵ هەموو نەشتەرگەریە کاکەتۆ ئەو ناوسکی ئەو ئافرەتە ئەەکەیتەوە پێکەوەلەکان و مەجموعەیە زەرەر بۆ ڕەحم و بۆ ینی بۆری ڕەحم دروستە بێ هەندێک جار ئافرەتێک کە یەکەم نەشتەرگەری بۆکرێ دوای سێرەکەی مناڵی بە زەحمەتە بێتەوە بۆ چێ بۆری عەزێتی بۆ بێ پاشان تۆ ئەو کرانەوەی کە لە ڕەحمایەکەی کەلێنێ دروستەکەی واتە بێهێزێک لە ڕەحما دروستەکەی جاری وایە بۆ حەملی دووهەم هۆکارێکە بێ لەوەی کە وێڵاش کوێ ئاسان بێ بۆ پێکەوە نووسان بە ڕەحمەوە لەوێ ئەنووسێ بە ڕەحمەوە یەکێک لەو شوێنانە شوێنی ئەمەلیاتەکەی کە جاری وا هەیە ئەنووسێ بە شوێنی ئەمەلیاتەکە و دەرەچێت لە شوێنی ئەمەلیاتەکە ئەنووسێ بە ڕەحمەوە ئەنووسێ بە میزەڵانەوە کە ئەمە حاڵەتێکی زۆر ترسناک و خەتەرە جاری وایە دایکەکە ئەگەر هاتوو لە شوێنی تایبەت و بە حاڵەتێکی سارد نەکرێ تووشی مردن بێ ینی دایکەکە لەدەست کۆرپەکە دەبێت یان تەنها زیانەکانی بۆ دایک دەبێت. وەکو هین زیانەکان کەوتم جاری وا هەیە هەنێک زیانی تریشمان هەیە بۆ دایکەکە وەکوۆیە لەوە چێ بۆ جاری دووەم مناڵی لە دەرەوە ڕەحمی دروست بێ یا تووشی خوێنمەیاندن بێ یا دوور بە هەر لە ئەسنایی نەشتەرگەریەکە تووشی وەستانی لە پڕی دڵ و لەسانی سیەکانی بێ مەرجنی ئیتر لە نەشتەرگەریەکە دەرچوو تەواو ئیتر سەلامەتە خەتەریاتی ئەمێنێتەوە هەتاوەکو 6 هەفتە دوای مناڵ بوون. لەبەر ئەوە نەشتەرگەری بۆ نەشتەرگەری ترسی زیاتر دەبێت ترسی زیاترە بێ بۆ مناڵەکەش ئەو مناڵانەی عامەتەن بە ڕێگەیەکی سروشتیە بن زۆر چالاکترن لەوانەیە کە بە نەشتەرگەریە بن لەبەرەوە هەر ئەو ژانانی کە دایکەکە ئەیبینێ مەجموعەیە هۆرمۆن چالاکە هۆرمۆن دەرەیە لە مناڵەکە ئەو مناڵە وریا ئاکاتەوە کە تۆ ئەمە ئیتر ئەچێتە بیئەیەکی تازەوە مێشی وریاکاتەوە سیەکانی وریاکاتەوە لەبەرەوە ئەو ژانانەی کە ئافرەتی حامیلەی بینێ قازانجێکی زۆری هەیە بۆ مناڵەکە پاشان ئەو مناڵانی کە تووشی مەشاکلەکانی هەناسەتۆمیە بن زۆر زیاترن لەوانەیە کە بە نەشتەرگەری ئەبن وەکو لەوانەیە کە بە سروشتیە بن پاشان لە هەمووی مهمتر ئەو شیرانە هینەی کە دەستکردی کە خەڵک ئێستا شیری قوتو ئەیا بە مناڵەکەی ئەوانە لە یەکێکە بە سروشتی ببێ زۆر ئەگەری شیرانی ینی بڵین دایکیان زیاترە بێ لەبەرەوەی کە زۆرتر دەبێت ئازاری کەمترە بێ خواردنی باشترە بێ اینجا خۆشەویستی و کۆنتاکت لە بینی مناڵ و دایکەکە زیاترەکە لەبەرەوە ئەوە شۆکارێکە بۆی کە شیری دایکەکە زیاتر بێ بەڵام یەکە نەشتەرگەری بۆ کرابێ بە حکمی ئەوەی کە خواردنەکانی مەحدودە بێ ئازاری زیاترە بێ اینجا فترەیە لەو ئەچێ مناڵەکە بەهۆی نەشتەرگەریەکەەوە دوورکەوێتەوە لە دایکەکە بچێتە خودەجەوە لەبەرەوەی هەناسەتۆمیە و چونکم ئەو شلەی ناو سیەکانی نەکراوەتە دەرەوە چونکم ئەگەر هاتوو ئەو مناڵە بەڕێرەوە سروشتێکی خۆیان بێ ئەو هین ئاوە زیادەی لە سنگەکانیان نامێنەوە لەبەرەوە هەناسە شتیان باشترە بێ ئەتوانین بڵێن هەموو کاتێک مناڵبوونی سروشتی زۆر باشترە ڕێنماییت بۆ خانمان چێ زۆر بە کوردی چونکە کاتمان نەماوە ڕێنمایی بۆ ئافرەتان خاصەتەن بۆ ئەوانەی کە نۆبەرن ئەوانەی کە یەکەم کەڕەتە مناڵیانە بێ گوێ بۆ کەسانی دەوروبەرمەیان عامەتەن هەوڵ بن ڕێنمایەکان لە کەسانی خاوەن ئەزمونەوە وەرگرن نەک لە دەمی ئەموو کەسێکی ترەوە چکم بەڕاستی تا بتوانی مناڵت بە سروشتی ببێ بۆ ئایندەی خۆت و مناڵەکەشت سەلامەترە بێت چکم بەڕاستی ئێمە لە خۆشمانەیە ئەوە نەشتەرگەری بۆ کراوە کە مەرج نییە پێویستی بە نەشتەرگەری مناڵبوون دوایی پێویستی بە نەشتەرگەرێکی تری ڕوویخۆڵەیە هیچی شوێنی تری هەبووە هەموو دکتۆرەکان زۆربەی کە ڕاستڵ ئەکاتەوە لەبەرەوەی کە ناتوانێت جاری دووهەم ناوسکی ئەو ئافرەتە بکاتەوە لەبەرەوە حاڵەتێ دروزۆ پێڵم فرۆزن پێڵبست چیە ئەوەیە کە ڕەحم و میزەڵان و
ڕێخۆڵی هەمووی نووساوەکو بووە بە تۆپەڵێ دەستکاری هەر شتێکە احتیمالە ناوسکی ئەو ئافرەتە بکرێتەوە ڕێخۆڵی دوجار دوور بە لە پێڵێن کۆلۆستۆمی لە دەرچێکی ناتەبیعیەوە ئەو ئافرەتە پاشەڕۆی بکە یان لە دەرچێکی ناتەبیعیەوە میز بکات لەبەرەوە هەتا بتوانن بە کەسانی خاوەن ئەزمونەوە ڕێنمایەکان وەرگرن و چانسی تەبیعی بن بخوایان. بەس خۆش دکتۆری گیان بە هیوای ئەوەی سوودێکی باشمان بە خانممان گیان نەشتەرگەریش تێگەیشتن زۆر سپاس بۆ دەرفەتەکەتان بۆ تەواوی زانیاریەکانت. وەڵێ خۆشەویستان تەوەری دومی پرۆگرامەکەشمان بۆ خەتاگەیش دەگەڕێمەوە لای هاوکارم جەلال محەممەد لەلایەنەوە خۆتان دەکەم. هاوکارم شەیدا خان سپاس بۆ پێشکەشکردنی تەوەری دومی بەرنامەکەمان. ئازیزان و خۆشەویستان بۆ زانیاری زیاتر لەسەر بەتایبەتی لە دوای ڕووداوەکەی ئەمشەو و هاویشتنی شەژ موشک بۆ نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەچمە لای پەیامنێرمان ئەمرانەمیر ئەمران سڵاوی خوا لەبێت زانیاری زیاتر بەتایبەت لە دوای هاویشتنی و شەژ موشەکەی ئەمشەوە بۆ نزیک فڕۆکەخانەی هەولێر و کاردانەوەکان و بارودۆخی دەرونی هاوڵاتیان بەگشتی لە هەولێر چیە گوزارێت؟ بەڵەستاو لێ بێ کاک جەلال دیارە دوێنێ کاژمێر 8.5 و زیاتر 6 موشک ڕەوانەی شاری هەولێر کراون و بە پێی زانیاریەکان ڕاگەیاندەی وەزارەتی ناوخۆ بێ موشەکانە لە ڕێگای پارێزگای نەیناوەوە لەلایەن حەچی شعبیەوە نادراوە هەرچەندە ئەمڕۆ بەیانی زیاتر دوای 8 کاژمێر لە ڕووداوەکە هەچی شعبی و وتەبێژی لیوایسی هەچی شعبی کە بەرپرسە لەم ناوچەیە لە بەیاننامەیەکدا ڕوونی کردەوە کە سەرسوڕمانن لەوەی کە چۆن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەنە بە زوویی ئەم بابەتەیە دەختەمڵی حەچی شعبی هەرچەندە حەچی شعبی بە فەرمی خۆی ینی نەیوتوە ئێمە ئەم کارێمان نەکردو بەڵام دەڵێ ئەم شوێنانەی کە موشەکەکەی لێ هاوێشتاوە کەوێتە سێ گۆشەیەکە هەم هێزیا و پەیمانی و هێزی ئەمریکای لێ هەمیش پێشمەرگەی لێ و هەمیش حەچی شعبی و بە تایبەت شەبەکەکانی لێ بۆیە بەڕاستی وردەکاری هاوێشتنی ئەم موشەکانە و هۆکاری ئەم موشەکانە و ئامانجی سەرەکی لە موشەکانە تا ئێستا بە شێوەیەکی فەرمی ڕوون نەکراوەتەوە بەڵام لە دوێنێ دوای 2 کاژمێر لە ڕووداوەکە ڕاستەوخۆ دژە تیرۆری هەرێمی کوردستان دەستی بەسەرەوە ئۆتۆمبیڵە داگرت کە موشەکەکانی لە ڕێگای هاوێشتاوەتەوە موشەکان لە جۆری کاتوشە بووە کە دوانیان بە نزیک بارەگای حزبی هێزە بارەگای حەزبانی هاوپەیمانی بەربۆتەوە کە کاک جەلال دیارە بارەگای هێزەکانی هاوپەیمانی لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە موشەکانش لە نێزیک ئەوانەوە بەربۆتەوە بۆیە سەرەتاوا بڵاو بووە کە موشەکانە بۆ ئەوان هاوێشتاوێ بەڵام ئەوان هەرزوو لە ڕاگەیاندراوێکی فەرمیدا ڕایانگەیان کە هیچ زەرەر و زیانێک بەر ئەوان نەکەوتووە و نازانرێ موشەکانە ئاخۆ بۆ ئەوان هاوێشتەوەیان دیارە ئەم ڕووداوەیە لە دوای ئەوە دێکە هێزەکانی ئەمریکا بە تایبەت بە تەمانەکە کونسڵخانەیان لە بەغداوە بگوازنەوە بۆ هەولێر و کاردانەوە سیاسیەکان ئەوەنەی ئەم موشەکانە هەروەکو بازەکرێ ئەوەنەی کە کاردانەوەی سیاسی ئەوەنە کاردانەوەیەکی عسکەری نییە دیارە ئەوەی کە لە ڕووی عسکەریەوە دیارەکرێت تەنها ئەوەیە کە ئەم موشەکەی لەکوێ هاوێشتراوە بۆچی بۆچ ئامانجێک هاوێشتراوە بەڵام کاردانەوە سیاسیەکان زۆر بۆوە لەمڕۆوە هەر لە سەرەتای بەیانی و لەگەڵ ڕووداوەکە نووسەران و هاوکات ڕۆژنامە نووسان دەستیان کردووە و شیکەرانەوەی سیاسی دەستیان کردووە بە نووسین لەسەر ئەم بابەتەیە دیارە خەڵکی شاری هەولێر بەهۆیەوەی کە شەو درەنگ ئەم زانیاریانە بڵاو کراوە بە تەواوی زانیان لەسەنە و لەم بەیانیەوە ڕووداوەکە زیاتر بەربڵاو بۆتەوە و خەڵک تۆزە پێی تێک چووە لە بەروەی هەولێر لە ماوەی ڕابردوش لە کاتێکا بینیمان کاتێک قاسم سلێمانی کوژرا هەمان شێوە موشکێک لە ئێرانەوە ئاڕاستەی هەرێمی کوردستان کراوە بە تایبەتیش لە شاری هەولێر کەوتە خواردیارم ڕووداوە جاری دووەمە لە هەولێر دووبارە دەبێتەوە بەڵام بەهۆیەوەی کە ڕووداوەکە هیچ زەرێکی زیانی مادی و گیانی نەبووە تەنها بە شوێنێکی چۆڵەوانی کەوتووە بۆیە کاردانەوەکان کەمتر بۆ بەڵام بێگومان هەر ڕووداوێکی تەقەمەنی و جەنگ شڵەژانێکی دەرونی لە نێو خەڵک دروست دەکاوە ئەوەنەی کە من پرسیارم کردووە شیکەرەوانی سیاسیش باسیەکەن ئەم بابەتە ڕەهەندێکی سیاسی هەیە و ئەگەری هەیە پامێک بێ حەچی شعبی بۆ بە تایبەت بۆ خەڵکی هەرێمی کوردستان و شاری هەولێر بگوازێتەوە لە دوایەوەی کە ئەمریکا بە تەمایەتەواوی کونسڵخانەکانی بنێرێتە
شاری هەولێر دیارە تا ئێستا وتەبێژی هاوپەیمانی بە فەرمی هیچ ڕاگەندراوێکی بڵاو نەکردوێتەوە کە ئاخۆ ئامانز لە موشەکانە چی بووە بەڵام چەند موشکێک و زیاتر لە 3 موشک لە دەوروبەری فڕۆکەخانەی هەولێر بەرگۆتەوە کە هاوکات هاوپەیمانەکانیش بارەگەیان لە نێو ئەم فڕۆکەخانەیە. دەمەوێت بزانم فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر ئایا گەشت و گەشتەکانی فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر وەکو ڕۆژانی ڕابردوو بە ئاسایی بەردەوامە؟ بەڵێ کاکزەلا دیارم پەیوەندیم بە زۆرێک لەم لایەنە پەیوەندیدارانە کردووە هیچ کامێکیان لە ئێستا ئامادە نین سە لەسەر ئەم بابەتە بکەم فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێریش بە بیانوویەوەی کە ئەوان ئامانجیان فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر نەبووە ڕاستە نێزیک فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێرە بەڵام هەروەکو بۆم ڕوونکردنەوە بارگای هێزەکانی هاوپەیمانیش دەکەوێتە نێو فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر بۆیە ئەمان زیاتر بابەتەکە دەجۆڕنەوە سەر لایەنی ئەمریکا وتەبێژی هاوپەیمانیش ناڵێ تا ئێستا هیچ زانیارێکی نەخستە ڕوە هەرەوەنەی خستۆتە ڕووکە ئەوان هیچ زەرر و زیانێکیان بەرنەکەوتەوە وەزیری دەرەوەی ئەمریکاش هەرم بەیانە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیەوەی دڵنیا کردەوە کەوان هێزەکانیان سەلامەتە و هیچ زەرێک بەر ئەمان نەکەوتەوەی کە ئێستا ماوەتەوە کێشەکە و هاوکات تۆپەکە لە ساحەی حەچی شعبیە کە حەچی شعبی ئاخۆم تۆپانەی ڕەوان کردووەیان کەسانێک بەناوی ئەوانەوە ئەم کات و شانەی ڕەوانەی شاری هەولێر کردووە حەچی شعبیش تا ئێستا یەک ڕاگەیاندراویەوە بۆ لە ڕاگەیاندراوەکەیە باسی لەوە دەکات کە ئەم لە ڕێگەی کامێرەکانی چاودێری خۆیانەوە بۆیان دەرکەوتووە ئەم ئۆتۆمبیڵەی کە کاتوشەکانی لە ڕێگایەوە هاوێشراوە دەکەوێتە سێ گۆشەیەکە هاوکاتێزی پێشمەرگە و هێزەکانی ئەمریکا و هێزەکانی ئەوانی لێ بۆی ئەوان تا ئێستا بە فەرمی ئەوانیش ئەویان پشتڕاز نەکردوێتەوە کە فعلەن ئەمان ئەم کاتوشانەیان هاوێشتووە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئەمرانەوەی لە شاری هەولێرەوە لەگەڵمان ئەوی سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز دەچمە لای ڤیتێک ناوەندێکی وەرزشی لە دەربەندیخان دیارە ڕاهێنانی وەرزشی بە منداڵان و مێر منداڵان و تازە پێگەیشتوان دەکات وەکو ناوەندێکی فێرکاری زیاتر سێر دەکرێت پەیامنێرمان وشار محەممەد ڤیتێکی بۆ ئامادە کردوین بە بینێریەوە ڤیتیە بین. دیارە قوتابخانەی تۆپی دەربەندیخان لە 2014 دامەزراوە قوتابخانە پرۆژێکی هاوبەشی نێوان سنتەری چالاکی گەنجانی دەربەندیخان و یانی وەرشی دەربەندیخان و ناوەندی وەرشولاوانی دەربەندیخانە ئامانجمان لە ئەم قوتابخانەی پێگەیاندنی یاریزانی لاو و منداڵانی خۆشەویستی شارەکەمان بە شێوەیەکی ئەکادیمی و زانستیانە و لەگەڵ ئەوەیشە لەگەڵ لایانی بڵین وەرزشیەکەیشە لایانی ئەخلاقیمانەیە کە زۆر جار محازەڕەکانمان لەسەرەوە چڕەکەینەوە لەسەر لایانی ڕەوشت خوڕۆشتی مناڵان چونکە خوڕۆشتی مناڵان هەر لە ئێسەوە پێویستە لەگەڵەوە بین کە چۆن مناڵەکانمان پێگەین بە شێوەیەکی هەم لە ڕووی وەرزشێکەوە زانستیانە بێ هەم لە ڕۆگەی کەیشەوە بێ بە شێوازێک بێ لەگەڵ دەوروبەر و چواردۆرە ئەمانە ببن بە نمونە بن بە قودووە بۆ پاشەڕۆشی دەربەندیخان و مناڵانی دەربەندیخانی شەڵا لەگەڵ ئەمانەیشە ئێمە ڕۆژانە بەرداوام بین نزیکەی 100 تا 150 مناڵمان هەیە کە لە هەفتەیەکە 3 ڕۆژ ڕاهێنان لەگەڵ مناڵە خۆشەویستانەکەین بەڕاستیانی دنیایەکی خۆشە دنیایەکی زۆر بەری و پاکە لەگەڵ مناڵان هیچکردن لەگەڵ ئەمانە بۆ ئامانزێنی شەڵا لە دو ڕۆژە مناڵێکی تەندروست پێ بگەین بۆ شاری دەربەندیخان کە زیاتر احتیمال بخێنە سەر مناڵانی شاری دەربەندیخان خۆی و بیبێ بە ژێرخانێکی بەهێزی ئابووری وەرزشی بۆ شاری دەربەندیخانی شەڵا بۆ تۆمەحەمەوە ئیشەکەین ڕۆژانە و ئیشەڵا هەروایشە بێ. ناو الیاسە نەحەزەکەم
هاتوون بۆ یاریەکی یعنی یاریەکی دوگۆڵی یاری دەرکە بۆی بنجە یاریزانێکی چاک یاریزانێکی چاک من ئارزوم بە یاری کریستیانە خۆشم بە یاری کریستیانە و هەم باوکم حەزەکە بمن بە یاریزانێکی چاک و هەم خۆشم حەزەکە من هاتوون بۆ لەبەری یاریزانێکی چاکم بەدەست لەسەر خۆدەی لەیلایێ سەربەرزکەرە کوڕم چەپڕاست بابەگیان پاسە وەرزش و تۆپی پێ دنیایەکی بێوێنە و زۆر تایبەتە بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو لایەکتان تا ڕۆژێکی نوێ و بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم ماڵتان ئاوە